سڵاوتانێ بێتەوە کاتتان باش دوا بەدوای ئەوەی کە پرۆسە دابشکردنینەوت لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەست پێ کرد لە سنووری دارە سەربەخۆی سۆرانش لە بەشێک لە قەزاکان نەوت بەسەر هاوڵاتیان دابشکراوە بە وردەکاری زیاتر لەسەر دابشکردنی کۆی ئەو قەزانە و هاوکات لە سنتەری قەزای ناوەندی سۆرانش وا بڕیارە ئەمڕۆ پرۆسی دابشکردنەوت لە بەشێک لە ناوچەکان دەست پێ بکە میوانێکم لایە مامستا ئەسحەد عەلی بەرپرسی دابشکردنی نەوت و کۆبۆن و هاوکات وەرگرتنەوەی کۆبوون. سڵاوت لەبێتەوە کاتت باش گەر بۆمان باز بکەیت ئەمڕۆ لە چەند شوێن نەوت دابەشەکری لە سنووری دارە سەربەخۆی سۆران. سڵاو لە تۆش بخێر بێن سەرچاوان. ئەمڕۆ یەکەم ڕۆژە کە پرۆسەی نەوت لە سۆران دابەش دەکرێت بە حدودی 3 تانکەر ئەوڕۆ دێت لە سنووری باڵەچیان دابەش دەکرێت. قەزا تا ئێستا لە سنووری دارە سەربەخۆی سۆران نەوتیان بەسەر دابەشکراوە و ئەوەی سنتەری قەزای ناوەندی سۆران چەند خێزان لە خۆ دەگرێت. تاکو ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 3 قەزا نەوتی لێدا بەشکرایە، قەزای چۆمان، قەزای سیدەکان، قەزای مێرگەسۆر و قەزای خەلیفان و قەزای ڕەواندوزیش پرۆسەکە تاکو ئێستاش بەردەوامە کەمێکی مایە کۆتایی لەوێش بێ و ئەو ڕۆژ بۆ جاری یەکەم لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران قەزای سۆران دەست بە پرۆسەی دابشکردنی نەوت کرایە تەنها ئەوڕۆ 3 تانکەر هاتیە لە سنووری باڵەچیان دابش دەکرێت. مەزەندەی ئەو ئامارەمان بۆ بکەیت کە لە سنووری قەزەکانی ڕواندز و خەلیفان و سنتەری قەزای ناوەندی سۆران ئەم پرۆسەیە کەی بە کۆتا دێ لەم قەزانش. قەزای ڕەواندز و خەلیفان زۆری نەماوە، یعنی بەشێکی ماوە تاکو ئێستا هەر بەردەوامین لەبەر ئەوەی خەڵکەکە زۆر بە وەرگرتنەوەی کۆبۆن مهتەم نەبوو تاکو ئێستا بریکارەکانی خۆراک کۆبۆنەکانیان بردیە بەڵام هاوڵاتیان وەریان نەگرتیەوە تاکوی لەبەر ئەوەی پرۆسەکە تۆزێک بەخاوی بەڕێوە دەچیت. لە سنووری سنتەری قەزای ناوەندی سۆران چەند خێزان سوودمەند دەبێت لە دابشکردنی نەوتیان پێ دەدرێت ئەم ساڵ؟ 39,626 سەرخێزان لە سنووری ئیدارەی قەزای سۆران سوودمەند دەبن. ئەم نرخی کە دیاری کراوە 106 گوایە لە بەشێک لە شوێنەکان زیاتر یاخود کەمتر وەرەگیری بە دیاری کراوی سامانە سروشتەکان بە ڕێبەراتی گشتنەوت و کانزەکان چەندی دیاری کردووە لە بریکار وەربگرێت. بەنسبەت وەرگرتنی پارە ئەمە لژنەی محاسبەن هەیە ئەوان وەردەگرن، بەڵام بە پێی زانیاری من ئەو خێزانانەی کە تانکەر دەگەڕێ ماڵ بە ماڵ ئەوانە 106,000 بریکاری خۆراک وەردەگریت لە هاوبەشەکانیان، بەڵام ئەگەر تانکەر نەگەڕێ بەیاع لێ شوێنێک کۆی بکاتەوە 104,000 دینار وەردەگرێت. دەمەوە بکەی پرۆسەی دابشکردنەوت بە کۆتا دێت و بڕیارش نییە کە جارێکی دیکە نەوت دابش بکرێتەوە لە ساڵدا. بەنسبەت کۆتایی هاتنی پرۆسەی نەوت لە سۆران دەگەڕێتەوە سە بریکارەکانی خۆراک و هاوڵاتیان پارەکانیان تەسمیلی بریکارەکانی خۆراک بکەن و ئەوانش بینن تەسمیل بکەن بۆ ئەوەی بنێردرێ پارەکە بنێردرێ و نەوت ئامادەیە و پرۆسەی نەوت ئەگەر بریکارەکان ئامادە باشیان هەبیت نەفت بە ماوەیەکی زۆر کەم دەتوانین تەختیە هەموو سۆران بکرێت و کۆتایی بە پرۆسەکە بێت. نەوت دابش بکرێت و جارێکی دیکە لەم ساڵدا یاخود یەک بەرمیل نەوت دەدرێت بە هاوڵاتی. وڵی تاکو ئێستا من هیچ زانیاریم نییە، تەنها زانیاری ئەوەن هەیە ئەو پرۆسەیە کۆتایی بێ ئەوجا بۆ داهاتوو ئینتیزار دەکەین بزانیت چ دەکرێت. ئەسحەد عەلی ئاماژە پێدا لە سنووری دارە سەربەخۆی سۆران لە هەرێکە لە قەزاکانی مێرگەسۆر و سیدەکان و چۆمان بە تەواتی پرۆسەی دابشکردنەوت بە کۆتە هاتوو و هاوکات لە سنتەری قەزای خەلیفان و ڕواندزش بەشێکی کەماوە لە سنووری سنتەری قەزای ناوەندی سۆرانش ئەمڕۆ دەست بە دابشکردنی نەوت کراوە و لە بەشێک لە ناوچەکانی سنووری سنتەری قەزای ناوەندی سۆران